بەڕێز دانیێل دیلان بومەر لە بەرلینەوە کە نووسەر و ڕۆژنامەنووسی ئەڵمانیا. بەڕێز دیلان زۆر بەخێر بیت بۆ کوردستان 24 بە هەواڵێکی زۆر نوێ کە ئەویش کوشتنی عەلی لاریجانیە لەگەڵ جەنابەت دەست پێ یەکەم لە دوای لاریجانی کێ هەیە لە ئێران بڕیار بدات؟ لە بڕوایەدام عەلی لاریجانی وەک کەسایەتیەک جێگرەوەی نابێ لە نێو سیاسەتی ئێراندا. ئەوەی ئێمە دەیزانین و ئەوەی خەڵک لە دەستەبژێرەکانی ئێران بە من دەڵێن عەلی خامنەی بەر لەوەی بکوژرێت ساڵێک لەمەوبەریش بڕیاری دابوو کێ دەبێتە جێگرەوەکانی هەموو فەرماندەکان و هەموو ئەو سیاسەتمەدارانەی کە بکوژرێت. تەنیا جێگرەوەکانی دەستنیشان نەکرد بوو بەڵکو جێگرەوەکانی دەستنیشان کرد. بەڵام عەلی لاریجانی کەسایەتێکی هێندە گرنگ بوو لە نێو سیاسەتمەدارانی ئێراندا. زۆر ڕوون و ئاشکرا بوو کە عەلی خامنەیی ئەوی وەک کەسایەتێکی زۆر گرنگ دەستنیشان کرد بوو لە سیناریۆیەکی لە ناکاودا کە جێگرەوەی نابێت. لە یادتان بێ لە سەرەتای پاییزی ڕابردوودا عەلی خامنەی بڕیاریدا لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی کە عەلی لاریجانی سکرتێرەکەی بوو گروپێکی بچووکی دەستنیشان کرد کە ناوی لێنرا بوو لیژنەی ئاسایشی بەرگری نیشتیمانی. تەنانەت عەلی لاریجانی سەرۆکی ئەو لیژنەیەش بوو. بەڵام نەمانی عەلی لاریجانی ئەو کەسێک کە هەموو کارەکانی عەلی خامنەی بەڕێوە دەبردە و عەلی لاریجانیە بوو. باشە ئەگەر بۆ شێوەیە بێت ینی ئێستا لەناو هەفتەی سێم عەلی لاریجانی کوژراوە هەفتەی سێمی جەنگ کەواتە ئەمە چه پەیامێکە بۆ ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە؟ لە بڕوایەدام پەیامی ئەم کردەوەی ئەوەیە لە کاتێکدا ئابووری جیهان هەست بە زیانی ئەو جەنگە دەکات و هەندێک خەڵک بە تایبەتی لە تاران لەوانەیە پێشبینیان کرد بێ ئێستا واشنگتن دەست بە دانوستانیش دەکات. ئەمە بەو شێوەیە ڕوونادات کە ئیسرائیلیەکان و ئەمریکیەکان ئەو کاریان کردووە بە کوژرانی عەلی لاریجانی مانای ئەوە دەگەێنێت ئەوان ڕژدن بۆ لەناوبردنی سیستەمی حکومڕانی ئێران. بەڵام ئایا ئەو توانایان دەمێنێت ئەو ڕژێمە بە تەواوی لەناو بن؟ ئایا دەتوانن ئەو سیستەمە بە تەواوی لەناو بن لە ڕێگەی بردومانی ئاسمانیەوە؟ لەگەڵەوەدانیم. بەڵام لەم ساتە وەختەی ئێستادا ئەمە پەیامەکەیە هیچ کەسێک کە حکومڕانی ئێران دەکا بڕیار بەدەستە لەو هێرشانە پارێزراو نییە. بە تایبەتی ئەمە کاریگەری دەرونیشی دەبێت. پێت وایە ینی ئەم پرۆسەیە بەردەوامە بێ کوشتنی سەرکردە باڵاکانی ئێران یەک لە دوای یەک بەتایبەت ینی ئەم جارە زۆر لە جەنگی 12 ڕۆژە جیاوازە. بەڕێز دیلان زۆرێک لە سەرکردە گرنگەکانی ئەو وڵاتە بە ئامانجگیران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە. پێت وایە ئەمە بەردەوام دەبێت و بەما حکوومەتی ئێران بە تەواوی دەسەڵاتدارانی ئێران لاواز دەکەن یا ئێڕوخێنن؟ پێشبینی دەکەم ئەمە سەختترین شتە، گۆڕین ڕژێم سەختترین شتە، چونکە ناگەڕێتەوە سەر خەڵک، ناگەڕێتەوە سەر هێزی سەربازی، بەڵکو دەگەڕێتەوە سەر کاریگەریە دەرونیەکان. ڕژێمەکان دادەڕمێن کاتێک بەشێکی زۆری دەستە بژێرەکان وا هەز دەکەن ڕژێمەکەیان داهاتووی نەماوە. من تەنیا قسە لەسەر ئەو کەسانە ناکەم کە بڕیار بەدەستن، بەڵکو کە سوکاریان هاوسەرەکانیان منداڵانیان کاتێک دەگەنە ئەو خاڵە بابەتەکە دەبێتە دەرونی. دڵنیام ئەمریکا و ئیسرائیل بەردەوام دەبن لە بامانکردنی سەرکردەکان بە تایبەتی ئیسرائیل ئەو کارە دەکەن. بەڵام لەوانەیە زۆر کاریگەر نەبێ چونکە استراتیژیەتێکی گەورەتر پێویستە بۆ لەناوبردنی ڕژێم لە ئێران. ئەو استراتیژیە چۆنە؟ لۆ بڕوایەدام پلانێکی ڕوون و ئاشکراشیان نییە. بڵێ ئەمە پرسیارە باشەکەیە. لە کۆتاییدا لە بڕوایەدام نە ئیسرائیل نە ئەمریکا استراتیژیەتێکی ڕوون و ئاشکرایان نیە، ئامانجێکی ئاشکرایان نییە بۆ جەنگە. ئیسرائیلەکان دەیانەوێت تەنیا هەموو شتێک لەناو ببەن، دەیانەوێت توانەکانی
ڕژێمی ئێران تا پێیان بکرێت لاوااستری بکەن بەڵام ئەمریکا چەندین ئامانجی جیاوازی هەیە چەندین لێدوانی دژبەر یەک دەبینین ئێستا ئەمریکا بە دوای ڕێگە چارەیەک دەگەڕێت سەرکەوتن ڕابگەێنێ هەتا پێی بکرێت سەرکردەش دەکوژێت بەڵام بۆ نمونە بنیامین نەتەنیاهۆ نزیک دەبێتەوە لە هەڵمەتی هەڵبژاردن و هەر کەسێکیش بکوژێ بۆ ئەو سەرکەوتنە. درێژە بە گفتوگۆکانمانە دەین بەڕێز دیلان گوتت کە استراتیژێکی ڕوونیان نییە بەڵام پێت وایە کە ئێستا ئەمریکا مەیلی کۆتایی هێنان بەم جەنگەی هەبێت؟ لە بڕوایدام ئێستا گفتوگۆیەک بەڕێوە دەچێت لە ناو ئیدارەی ئەمریکادا لەسەر و بابەتە. ئێستا دەبینین ئەو گفتوگۆیە خەریکە ئاشکرا دەبێ گوێبیستیشی بووینە بەر لەوەی جەنگە دەست پێ بکە. بۆ نمونە لایەنگرانی ئیسرائیل و ئەوانی کە بە دوای هێز و شەڕەوەن ترامپیان هان دەدا دەسوەردان بکە. وا دیارە ئێستا کەمپێکی دیکە هەیە کە لەلایەن جێدی ڤانسەوە سەرکردایەتی دەکرێت جێگری سەرۆکی ئەمریکا دژی ئەو جەنگەیە پێی وایە بارگرانیەکی گەورە دروست دەکات لەسەر دەنگدەرانی دۆناڵد ترامپ بە تایبەتی ئەوانی لە چینی مامناوەند و چینی هەژاردان چونکە دۆناڵد ترامپ بڕیاریدا بەڵێنیدا لە هەڵمەتی هەڵبژاردندا چیتر ناچێتە ناو شەڕەوە و شەڕ لە ئەمریکا بە دوور دەخاتەوە بەڵام ئێستا ئەوەیە ڕوویداوە جگە لەمەش بە فشاری ئابووری زیاتر دەبێت چەند شەڕیش زیاتر بخایەنێت ئاماژە بۆ ترامپ زیاتر دەبێت کە خۆی لە جەنگ بە دوور بگرێت و بکشێتەوە ئەو کە دەیگوت جەنگ درێژە ناخایەنێت لۆ بڕوایدەم ئەوە هیوایەکەی بووە بەڵام ئێرانیەکان ڕێگە نادەنێ ئەو هیوای بەدی بێنێت ئەوە هیواکەی بوو یان خەمڵاندنیشی بوو بۆ ئەوەی کە پێی وابوو بۆ نمونە وەکو جەنگی ئازادکردنی عێراق لە ساڵی 2023 کە 21 ڕۆژ بوو یاخود وەکو جەنگی ئەفغانستان کە تەنیا 19 ڕۆژ بوو پێی وابوو کە ئێرانیش لە ماوەی 3 هەفتەیە تا 4 هەفتە کۆتایی پێدێت و جەنگەکە دەباتەوە پێشەوەی وەڵامم بدەیتەوە هەواڵێکی دیکەی بە پەلەمان هەیە کە 4 درۆن کەمێک بەر لە ئێستا لە ئاسمانی هەولێر تێکشکێنرا ئێستا دیمەنی تێکشکانی درۆنەکان لە ئاسمانی هەولێر دەبینین ئەمە دیمەنی تێکشکاندنی چەند درۆنێکە لە ئاسمانی هەولێر دیمەنەکان دەبینین کە درۆنەکان تێکشکێنراون و ئەمەش لە ناو ستۆدیۆ هەستمان با بەیەزی دەنگی تێکشکانی درۆنەکان کرد لە ڕاستیە چەند جارێک بوو گوێبیستی ئەو دەنگە بووین ئەم درۆنانە لە ئاسمانی هەولێر تێکشکێنران 4 درۆن بە دوای یەکە لە ئاسمانی هەولێر بەرپەرشدرانەوە و تێکشکێنران لە کاتێکدا ئێوارەی ئەمڕۆ یاخود بە نزیکەی 2 کات ژمێر بەر لە ئێستا هەرێمی کوردستان نیازپاکی خۆی و ڕەزامەندی خۆی نیشان داوە بە ڕەوانەکردنی نەوتی عێراق لە ڕێگای بۆری نەوتی هەرێمی کوردستان و گەیاندنی بە بەندەری جیهان لە تورکیا و لێشەوە بە بازارکردنی بۆ بازارەکانی جیهان کەواتە هەتا ئێستا دیار نییە ئامانجی ئەم گروپە چەکدارانە چییە لە بۆردومانکردن یاخود لە هێرشکردنە سەر هەرێمی کوردستان ئایا ئەوان بەرژەوەندی عێراقیان دەوێت ئەمە بەرژەوەندی عێراق نییە لە کاتێکدا کە عێراق لەگەڵ هەرێمی کوردستان چوونەتە ناو ڕێکەوتنێکی نوێوە هەرێمی کوردستان عێراق لەو قەیرانە داراییە قوڵە گشتگیرە هاوکاری دەکات کە ئێستا هەناردەکردنی نەوتی عێراق بە تەواوەتی نزیک بووەتەوە لە سفر و ڕاوەستاوە بەهۆی ڕاگیرانی یاخود داخستنی گەڕوی هورمز لەلایەن ئێرانەوە و هاوکات هیچ بۆریەکی نەوتی دیکە ئامادە نییە کە عێراق نەوتی لێ هەنار دەبکە و بەڕێگای وشکانی شۆک و کەمێک بەر لە ئێستا میوانەکەمان باسی کرد تەنیا دەتوانێت ڕۆژانە 20,000 بەرمیل نەوت هەنار دەبکە 20,000 بەرمیل نەوت لەکوێ و هەناردەکردنی نزیکەی 4 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا نەوت لەکوێ لە کاتێکدا کە عێراق بە نزیکەی 190 داهاتی وڵاتەکەی بە تەواوی لە ڕێگای فرۆشتنی نەوتەوە دەست دەکەوێت و عێراق وڵاتێکی تاکسەرچاوی داهاتە و خاوەنی فرەچەشنی لە کۆکردنەوەی داهات نییە بۆیە تەنیا شتێک کە پشتی پێدەبەستێ بۆ دابینکردنی سەرچاوی دارایی وڵاتەکەی نەوتە و ئێستا هەرێمی کوردستان بۆتە فریادڕستی حکوومەتی عێراق و ڕێگە دەدات لە ڕێگای بۆری نەوتی هەرێمی کوردستان بەندەری جەیهانەوە نەوتی عێراق هەناردە بکرێت ئەوەش وەڵامەکەیەتی کە لەلایەن گروپە چەکدارەکانی بندەستی حکوومەتی عێراق لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق درۆن ئاڕاستەی هەرێمی کوردستان دەکەن ئەمە دیمەنی ساتی تێکشکاندنی 4 درۆن ئەم شەو لە ئاسمانی هەرێمی کوردستان هەر هیچ نەبام شەو ڕابوەستانە و درۆنانەیان ئاڕاستە نەکردایە هەرێمی کوردستان پێویستی بە
گەرنتیکردنی دووبارە نەبوونەوەی ئەم هێرشانەیە چ بۆ وڵاتیان هەرێمی کوردستان چ بۆ کۆمپانیا بیانیانی لە هەرێمی کوردستان نەوت هەناردە دەکەن و بەرهێنان لە کێڵگەکانی نەوتی هەرێمی کوردستان دەکەن ئەو کۆمپانیانە پێویستیان بە گەرنتیە بەڵام هەتا ئێستا هیچ گەرنتیەک نابینرێت و هیچ گەرنتیەک نییە وەک لە دیمەنەکانیش دەبینین کەمێک بەر لە ئێستا 4 درۆن لە ئاسمانی هەولێر لەلایەن سیستمی بەرگری ئاسمانی هاوپەیمانان درۆنەکان تێکشکێنرا ڕاستی دەنگێکی بەرز بوو کە ئێمەش لەناو ستۆدیۆ چەند جارێک هەستمان پێکرد لەگەڵ میوانەکەم درۆنەکان خۆشبەختانە تێکشکێنران و درۆنەکان بەرپەرشدراونەتەوە لەلایەن سیستمی بەرگری ئاسمانیەوە ئەنجا بەڕێز دیلان وەڵامی پرسیارەکەم بەرەوە فەرموو دەتوانی پرسیارەکە دووبارە بکەوە لە یاد نەماوە ڕاستیا پێم وابێ خۆشم پرسیارەکەم بیرچێتەوە وەڵام پێم وابوو دکتۆر گوڵزار بیرە نەماوە تێکشکانی درۆنەکان هاتن لە هەولێرەوە باشە پرسیارێکی دیکەکەم بەڕێز دیلان پێت وایە کە دەمویست وەڵام قسە لە سەرم درۆنانە بکەم چونکە دەی فەرمووکاتە لەسەر قسەکە بەڵکم نیش پرسیارەکەم بیرکەوێتەوە بۆڕی نەوتیەکەتان کرد بەڵێ فەرموو ئەوەی باستان کرد کە ئەو ڕێککەوتنی هەناردەی نەوت کراوە لە نێوان هەولێر و بەغدا پێشبینیەکی زۆر باشە ئەگەر سەیری بکەین ئەو هێرشانەش دەکرێت لە کاتێکدا ئەمە وەکو جۆرە سڵاوێکە لەلایەن ئێرانەوە پێتان دەڵێن دڵخۆش نین بۆ کاری ئەوە دەیکەن بە دیاریکراویش هۆکارەکەی ئەوەیە استراتیژیەتی ئێران لە ئێستادا دەبینین تێکدانی سەقامگیری ناوچەکەیە تا گێچەڵ بە کۆمەلگەی نێودەوڵەتی بکات گێچەڵ بە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات تا فشار لەسەر ئەمریکا دروست بکرێ و ئەو جەنگە ڕاگرێت دەتوانی بڵێ ئەمە جۆرێکە لە تیرۆر لەسەر ئاستی نێودەوڵەتیدا چونکە تیرۆرس هەوڵ دەدەن بەو شێوە مامەڵە بکەن هەوڵ دەدەن ئامانجە سیاسیەکانیان لە ڕێگەی بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن بەدیبێنن هیواخوازم ئێوەش لە هەولێر سەلامەت بن هەمووتان سەلامەت بن بە تایبەت ئەوان سپاس بەڕێز دانیێل پێت وایە کە هەر سەبارەت بە ئێران ینی پێت وایە کە باسیەوەمان کرد ئەمریکا وەکوەوەی کە لە عێراق کردی ساڵی 2023 کە جەنگەکە 21 ڕۆژی خایاند بۆ نمونە لە ئەفغانستان کردی 19 ڕۆژی خایاند پێت وایە هەمان خەمڵاندنیشی بۆ ئێران هەبوو کە پێی وابوو لە ماوەی 3 بۆ 4 هەفتە جەنگەکە کۆتایی دێت بە دیاریکراوی نەخێر چونکە دەزانم بەر لەوەی ئەو جەنگە هەڵگیرسا بێت کۆمەڵگەی ئەمنی لە ئەسەر ئاستی جیهاندا باسییان لە سیناریۆیەکی جەنگی ئێران دەکرد دەزانم کەس نێویستوە پێشبینی بکات هەر کەسێک باسی لە جەنگی ئێرانیش کردوێ لە یادی چووە باز لە جەنگی عێراق بکەن دەبێ هەموو بزانن کە ئەو جەنگە زۆر سادە نییە زۆر ئاسان نییە هەر کەسێک ئەگەر ڕژێمیش بڕوخێنێم واتە ئێوە ناگەینێت وڵاتەکە سەقامگیر دەبێت بۆیە هەموو ئەو ڕاوێژکارانە بە جێگری سەرۆکیشەوە جەیدی ڤانس کە قسەیان لەگەڵ دۆناڵد ترامپ دەکرد بەر لەوەی ئەو جەنگە هەڵگیرسێنێ پێیان گوتبوو ئەو جەنگە هەڵنەگیرسێنێ هۆکارەکەشی ئەزمموی عێراق بۆچی ئەو جەنگی هەڵگیرسان لەو بڕوایەدا ئەمە جەنگی هەڵگیرسان چونکە لە ناکاو دەرفەتێک دەرکەوت ئەگەرێک دەرکەوت بتوانێت هەموو سەرکردایەتی ئێران بە یەک هێرش لە نابوو بات چونکە ئەو کۆبنەوە گرنگەی عەلی خامنەی لەگەڵ سەرکردایەتەکانی دیکە بەڕێوە چوو هەواڵگریش ئەو زانیاریەی بە ترامپدا ئەو دەرفەتەی بینی ئەو دەرفەتەی قۆستەوە تا ببێتە ئەو قارەمانە و پاڵەوانە جارێک یعنی ئەگەر ناتوانێت هێشتا ئەمریکا و ئیسرائیل پلانەکەیان وانە بوو کە و ڕۆژە دەست بە جەنگ بکەن بەڵام کۆبوونەوەی خامنەی لەگەڵ بەرپرسە باڵاکانی ئێران بووە هۆکار بۆ ئەوەی کە ئەوان ئەم دەرفەتە بقۆزنەوە تاوەکو لە ناویان ببەن لەو ڕۆیەدام ئیسرائیلیەکان ئەو جەنگەیان دەویست چونکە هەڕەشەیەکی ڕاستەوخۆیان لەلایەن ئێرانەوە بینی ویستیان توانای سەربازی ئێران کەم بکەنەوە لەو ڕۆیەدام دۆناڵد ترامپ تا ئەم دواییانەش تا ئەم هێرشەی ئەم دواییانەش هیچ پلانێکی نەبوو بچێتە نێو جەنگەوە لەو بڕوایەدام جەنگێک بوو بە بڕیارێکی لە ناکاو دەرکرا
بڕیاری نەدابوو نەچێتە جەنگیشەوە بەڵام بۆ ماوەیەکی زۆر دژایەتی جەنگی دەکرد دژایەتیکردنی جەنگیش لەناو ئیدارەکەیدا زەختر بوو جا ئەمە زیانی بە ئەمریکا و ئیسرائیل گەیاند لەم جەنگە کە ئەگەر درێژخایەنتر بێیان ئێران دەڵێ ئەمە پێشتر خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی کە ئەم جەنگە درێژخایەن بێ چەندین جاری دیکەش گوتویانە کە ئێمە ئامادەین بۆ جەنگێکی بێ سنوور هەتا کەی بەردەوام بێت ئێمە بەم شێوەیە وەڵامیان نەدەینەوە پێت وایە کە زەرمەندی یەکەم لەم جەنگە ئێستا ئەمریکا و ئیسرائیلن نەخێر من زۆر دڵنیا نیم ئەگەر ئیسرائیلەکان لێرە شکست خواردوو چونکە لە بڕوادام گەورەترین شکست خواردوو لە کۆتاییدا لەوانەیە ئەمریکا بێت چونکە جەنگێکیان هەڵگیرسان سەختە سەرکەوتنی لێ ڕابگەینی ئەمەش هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر ئابوووریەکەی سەختیشە دەرچێک لەمە بدۆزیەوە لە بڕوادام ئیسرائیل ئامادەیە تا چەند دەیەکی دیکەش شەڕ بکە بەڵام ترامپ پێی وابوو ئەو ساتێکە عەلی خامنەی دەکوژرێ خەڵکی ئێران ڕادەپەڕن و لە ماوەی چەند ڕۆژێک هەموو شتێک دەگۆڕێ بە دڵنیاییەوە ئەمەش ڕووی نەدا ئەمەش وای کردووە زلهێزێک لاواز دەرکەوێت باشە ئەگەر زیانمەند ئەمریکا بێت و ئێستا بە تایبەت کە وڵاتانی ناتۆ و وڵاتانی هاوپەیمانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کەنداو ینی بەڕاستی نایەنەوێت ئەم جەنگە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بکەن نایەنەوێت هاوکار بن لەم جەنگە ئەمە تا چەند زیانێکی دیکەیە بۆ ئەمریکا لەو بڕوادام لە کۆتاییدا ئەمە بەهێزی سەربازی ئەمریکا دەستنیشان ناکرێت بە دووشت دەستنیشان دەکرێت یەکەم ئابووری جیهانە و ئەو بارگرانی لەسەر بەکاربەری ئەمریکا و دەنگدەری ئەمریکا دروستی دەکات پرسیارەکەی تریش ئەوەیە ئایا دەگەنە خاڵێک سەرکردایەتی ئێران داڕمێت بەهۆی کوژرانی سەرکردەکانی بەڵام تا ئێستا مەواتایەوە ناگەینێت سەقامگیری لە ئێران بەدیدێت منیش بۆ کێ ڕوونی بکەمەوە ئێوە لە عێراقن خۆتان لە عێراق بوونە دەزانن چ دۆخێک دروست دەبێت کاتێک بۆ شای لە دەسەڵات دروست دەبێت دەتوانین قسە لەسەر لێکەوتەکانی ئەو جەنگە بۆشاییە لە ئێران دروست بووە ینی لەگەڵ کوژرانی سەرکردەکانیان بەڕێز دیلان زۆر زوو جێگرەوەکانیان دەستنیشانەکرێن پێتان وایە ئەو بۆشاییە دروست بووە لە ئێران لەوانەیە بۆشاییە دروست بێت من دەمەوێت سیر بکەم ژمارەی ئەو نەوانە چەندە کە دەبنە جێگرەوە کە عەلی خامنەی بڕیاریای لەسەریاندا و دەستنیشانیان کرد هەندێک جار گوێ لە گوێویستی ژمارەیەک دەبم گوایە سێ فەرماندەی وەک جێگرەوە دەستنیشان کردووە بۆ ئەوانەی دەکوژرێن هەندێکی دیکە دەڵێن ئەو بڕیاریدا حەوت کەس لێ حەوت کەس بەرز بکاتەوە و بیان کاتە جێگرەوە دوایەوە سەرکردەکان دەکوژن بەڵام ئەمە پرسیارەکە نییە بڕوای من پرسیارەکە وەیە ئایا ئەم زۆرە شەهید بوونە هەروەک شەهید ئەو زۆرە شەهید بوونە کە وەک ڕژێم دەڵێت شەهید بوونی عەلی خامنەی کەسەکانی بە تایبەتی هێزەکانی وەک پەسیج یەک بخاتەوە و بتوانن چیتر بەرگری لەم ڕژێمە بکەن هەروەک گوتم ئەمە بابەتێکی دەرونیە و زۆر باش نییە پێشبینی لەسەر بابەتی دەرونی بکەیت بەڵام وەک دەتوانین بینین ئەم ڕژێمە ئایا دادەڕمێت ئایا پەرتەوازە دەبێت بۆ جۆرە سیستەمێک بە شێوەیەکی یەکەکانی بە شێوەیەکی سربەخۆ بڕیار بدەن ئێستا دەبینین یەکەی جیاوازێ بۆ نمونە ئەرتەشەیە سوپای پازدارانەیە تا ڕادێک سربەخۆ مامەڵە دەکەن لەوانەیە ببینین پەسیج ببێتە جۆرێک لە میلیشیا بیر لە چەندین سیناریۆی پشێوی دەکەمەوە لەوانەیە دەرەنجامیەوە شەڕە بێ ئەمە ئەوەیە کە ئەمریکا هەوڵی بۆ دات لە ناو ئێرانە دروستی بکات نەخێر بە دڵنیایەوە ئەو سیناریۆیان ناوێت من دڵنیام ئەمەیان ناوێت بە تایبەتی وڵاتانی کەنداو کە نزیکن لە هاوپەیمانی نزیکن لە ئەمریکا هۆشداریان بە ئەمریکادا لەو جۆرە سیناریۆیە
بۆیە بۆ من وا دیارە جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا زۆر بەتوانایە لەوەی ئەو جۆرە هەڕەشانە ببینێت بۆیە سوپای ئەمریکاش پێویستە ئەزمموی عێراق بۆ ترەمپ باز بکەن و پێی بڵێن کە چەندە مەترسیدارە بۆ ئێستاوە بۆ من وا دەردەکەوێت کە ئەمریکا بە دوای دەرچێک لەو جەنگەدا دەگەڕێت بە شێوەیەک لاواز دەرنەکەوێت لۆ بڕوایەدام ئەمە حەکیمانەترە لۆژیکیانەترە بە دوای دەرچێکدا بگەڕێت. باشە بەڕێز دانیێل جەنابەت لە ئەڵمانیای باسی دۆخی وڵاتانی ئەوروپان بۆ بکە بەدەست قەیرانی وزەوە ئێستا دۆختان چۆنە و فشارەکانی ئەمریکا بۆ ڕازیکردنی ئەو وڵاتانەکە وەکو هاوکاری بکەن لەکردنەوەی گەروی هورمز چۆنە هەرچەند ئەڵمانیا یەکێکە لە وڵاتانەی هەر زوو ڕاوێژکارەکەی ڕەتی کردەوە گوتی ئەمە ناینە گەروی هورمز و ناینە ناوەم جەنگەوە. لەم کاتەدا کە ئێمە قسە دەکەین جۆرێک لە جۆرەکان نادوودڵی هەیە لە ئەوروپا لەلایەکی دیکە ئێمە فەڕەنسا و سەرۆک ماکرۆنمان هەیە کە دەیەوێت هێزی دەریایی یەکێتی ئەوروپا بنێرێتە گەری هورمز بۆ پاسەوانیکردنی گەشتیەکان هەروەها دەیەوێت دانوستان بکات لەگەڵ ئێران بۆ دابینکردنی ڕێڕەوی سەلامەتی هەر بۆیە ماکرۆن چاوی لەوەیە هەم ڕێکەوتن بکات هەم هێزی دەریاییش بنێرێتە گەری هورمزەوە. ئایا ئەمە بەدەست دێت؟ من دڵنیانیم کە ئەوە بەدەست دێت یاخۆدنا. هورمز یەکێکە لە گەورەترین خاڵەکانی ئێران لەلایەکی دیکەوە حکوومەتەکانی دیکەی ئەوروپامانە هەیە کە لەگەڵ دۆناڵد ترامپ قسەیان کردووە. دۆناڵد ترامپ باسی لەوە کردووە کە ئەو ئۆپراسیۆنە دەکرێت ئەمریکی بێت. بەشێکی حکوومەتەکانی ئەوروپا دژی ئایدیاکەی دۆناڵد ترامپن بۆ ناردنی هێزی دەریایی بۆ گەری هورمز. بۆیە پێم وایە دۆخەکە جۆرەکان نادوودڵیە چونکە ترامپ ئەم شەڕی هەڵگیرسانووە بەبێ پرسکردن بە ئەوروپیەکان. ترامپ بە ئاشکراوتی کە ئێمە پێویستمان بە پشتیوانی ئەوروپا نییە. هەروەها ڕێگەیدا کە ئەوروپیا لە شەڕی رووسیا جۆرەکان لە هاوسەنگ دەربکەوێت. ئێستا دەیەوێت بگەڕێتەوە لای ئەوروپیەکان و دڵی ئەوان بەدەست بهێنێتەوە. پێم وایە لە هەندێک خاڵدا ئەوروپیەکان پێویستیان بەوە دەبێت کە استراتیژی خۆیان دیزاین بکەنەوە چۆن مامەڵە لەگەڵ پرسەکان دەکەن چونکە ئەو گوشارەی لەسەر ئابووری ئەوروپا هەیە زۆر گەورەیە. باشە بەڵام سەرەتا ینی بە بڵاوکردنەوەی وێنەیەک ڕاوێژکاری ئەڵمانیاوای نیشاندا لەگەڵ ترامپ کە وا دەردەکەوت لە جەنگەکە هاوکاری بێ بەڵام دواتر ینی هەڵوێستی خۆی گۆڕی و دەڵێت ئەم جەنگە جەنگی ئێمە نییە. بۆچی هەڵوێستی ئەڵمانیا گۆڕا؟ لەبەر ئەوەی کە من پێم وایە گەورەترین هۆکار ئەوە بوو کە ئەوروپیەکان پێیان وایە کە هیچ پلانێک ڕاستەقینە بۆ ئەم شەڕە نییە. ئێمە ئەم شەو باسی ئەو دۆخەمان کرد کە ڕەنگە لەم شەڕە بکەوێتەوە. ئەوروپیەکان ئەوروپیەکان لەوە تووڕەن کە ترامپ شەڕەکەی هەڵگیرسانەوە بەبێ ئەوەی پرس بە ئەوان بکات. هەروەها ناوچەیەکی زۆری خستووەتە مەترسیەوە بە تایبەتی ئازادی دەریاوانی. هەروەها بەشێکی هێزەکانی ئەم شەڕە کاریگەری لەسەر ئەوروپا دەبێت بۆ نمونە تیرۆریزم شەپۆلی پەنابەران. ئەوروپا خۆی کێشەی کەم نییە. ئەوروپا خۆی ئێستا وزەی پێویستی نییە ئەوەی تر کێشەکەی زیاد بۆ لەسەر. زۆر سپاس دەکەم بەڕێز دانیێل دیلان بۆمەر لە بەرلینەوە کە نووسەر و ڕۆژنامەنووسی ئەڵمانیت لەگەڵمان بووی. زۆر سپاس.